آية استهاتين تتش مرحلة آية مرحلة خشيجي مسلمان هر أوندية كالثقافة إسلامي بقينا بخلشي وكوتم تنها سورة أحزاب يعني حجرات يعني أوندا باسكا نا پێویستە هەر یەکێک لە ئێوە وردە وعی سیاسی زیادکە بۆی بزانە بزوتنەوەی ئیسلامی یعنی چی بۆی بزانە صراعی ڕۆژانەی سیاسی ئێمە و غەرب یعنی چی ئەبێ ئەوەی لەبەرچاو بێ ئەم زەختە ئیسلامیە گەورەی ئەم زەختە غەربیە گەورەی کە کەوێتە سەر ئیسلامیەکان لە عالەمە یعنی چی نابێ هەر لە دایرەی عاتیفەیە بێ ما بەس ئەوەندە بزانین کە لە بۆسنەوە هەر 65,000 ئافرەتی مسلمانیان زینایان لەگەڵا کردووە نابێت تەنها چاومانۆژە ئەو 35,000 6,000 عمریان لە 8 ساڵ کەمتر بووە ئەبێ حساب بۆ کە سراعەکە بۆ واتوندە لە سەرمان بۆ دژایەتێکە ئەوەندە بەرامبەر بە مسلمانەیە لە کاتێکە کە ئێمەی مسلمان زەرەرمان بۆ خەڵکی تر نەبووە یان مەسەلە شوێنێکی وەکو میسر یعنی چی 12 وڵات کۆ ئەبنەوە وەزارەتی داخلیان 15 وڵاتیش وەزارەتی ئەوقافیان کۆ ئەبنەوە لە پێناوی لێدانی خەتی گەنجە مسلمانەکانە لە میسر یان جەزائیر دوای بەدەستهێنانی لە 1970 سەوتی انتخاباتی کۆمەڵێک ئینسانی ڕۆشنبیر و سیاسی کە لە زمانی فەڕەنسیەکانە لە سژنا بوون وەکو عەباسی مەدەنی لە زمانی بۆ میدیەنا لە سژنا بووە ئێستاش لە هەمان شێوە لە زمانی سڵتەی تازە شەهرە چێتەوە سجن ئەبێ وعی سیاسیمان ئەوەندە زیاد کە کە بزانین ئەم زەختە گەورەی بۆ لەسەر ئیسلام دروستە بێت وەکەی تەنها ئەوەندەیە چونکە ئێمە وەکو قووەتێکی ئیسلامی دروست بووین بەو شێوەیە وردە لە بەرزبوونەوەی ئاین بۆیە ئەوەندە پێمانە چێشتێ بۆیە ئەوەندە دژایەتیمان بەرامبەرەکرێت کەوا بوو ئیشی ڕۆژانەی خۆمان لەسەر ئەوە تەحدید دەکەین ئیشی ڕۆژانەکە بە چی دەست پێەکە هەر یەکێک لێەوە مەسئولیەتی هەر یەکێک لێەوە مەگەر پێغەمبەر ئەکرەم عەلەیهی سڵات وسلام نافەرمێ بەلیغوا عنی وەلەو ئایە لە منەوە بیگەێنن وەلەو ئایەتێ بێت کەوا بوو ئێوە لە ناحیەی جۆرتانەوە ناحیەی نەوعیتانەوە هەر خۆشێکی مسلمانە بێ هەست پێ بکا کە ئەم ئیسلامە بۆ ئەو هاتووە ئەو شعارە بۆ خۆی وەرگرێ کە ئەبوو بەکری سدیقە فەرمێ ئەیونقەس الدین وأنا حەی دین زەعیف ببێ و منیش زیندوو بم نە ئەگەر ئێمەش بکوژرێن نیوەی ئێوەش بکوژرێت نیوەکەی ترە بێ ئەو ئیسلامە هەڕاگرێت چکە مەسئولیەتی قیامەتی هەموومانە ئەگەر خەڵکی هەموو واز لە ئیسلامەکە بێنن من وەک شەخسێک وەک کرێکار نایەرم وازی لێ بێنن چکە خوای گەورە فەرمێ وەکلهم ئاتیه یەوم القیامەتی فەردا هەموومان هەر یەک یەک گەڕێنەوە لای خوای پەروەردگار لەبەرەوە مەسئولیەتی یەکیەکی ئێوەیە